ڕقەمم لێ دەکردەوە ڕقەمی سیارەکانم دایمە لێ دەکردویان زگزاک و شتم لێ دەدا هەردەستان یعنی بێزگە لە کامیرەدانێ دووبارەم دەکردەوە سناپم دەکرد. ئەو ئۆتۆمبیلە کە دروست کراوە بۆ خزمەت وەکو خزمەتگوزاریەک پێشکەش بە مرۆڤایەتی کراوە ئەوە شۆفێرەکەیە بەکاری سەرچڵی و سەرخەری هەڵەسێت یا ئەوە تا سەر دەڕوایە ئەوە تا ماڵە دەڕوایە ئابیتە مەترسی بۆ بەرامبەرەکەن. ئەمڕۆ دیارە و سالان نەتونێ زیکن کاکە. لۆ خەڵکی بێزار دەکەن لێرە؟ ئەو جەنگەی ڕووداوەکانی هاتوچۆ دروستی دەکەن ڕۆژ دوای ڕۆژ قوربانی زیاتر دەبێت ئەو جەنگەش بەشێک لە مرۆڤەکان هەڵی دەگیرێت. یەکێک لەو هۆکار و جەنگانەش ئەنجامدانی پێشبڕکێیە. ترافیک لە وەڵقەیە لێکۆڵینەوە بە دەداچوون بۆ مەترسی دارترین و سیرترین دیاردەی هاتوچۆ دەکات کە ڕووداوی مەترسیدار و سەختە و دەست درێژیە بۆ سەر شەقام. ترافیک لە ماوەی 6 مانگ لە 2 وەرزی جیاواز ئەم دیاردەیە تۆمار دەکات و بە دواداچوونی بۆ دەکات. هەندێک جاریش لە پاڵ سەرپێچەکان تابلۆی ساختە دەبەستن یان بێت تابلۆ لەسەر شەقامەکان نمایش ئەنجام دەدەن. بەپێی ئەو بە دواداچوونە ئەو دیاردەیە ڕووی لە زیادبوونە لە مانۆڕی خراپ و دروستبوونی ڕووداوی هاتوچۆ و بێزاری و هەراسانکردنی خەڵک. ئەو گرتانی ترافیک لە ماوەی ئەم چەند مانگە تۆماری کردوون بەشێکی زۆریان نەبیندراون بۆی ئەو دیاردەیە ترافیک لە چەند ئەڵقەیەکی یەک لە دوای یەک لە شەوان و لە ڕۆژدا نیشان دەدات. لەو سێڵقەیەش ترافیک ڕاوەدونان و هەڵمەتی دەستگیرکردن و لێپێچینەوەی وردی هێزەکانی ئاسایشی ناوخۆ و پۆلیسی هاتوچۆی تۆمار کردووە. بەپێی قسەی پۆلیسی هاتوچۆ تا ئەو دەستدرێژیە بۆ سەر شەقام و شۆفێران و هاوڵاتیان لایەن بەشێک لەو شۆفێرانەوە کە دەکرێت بن بڕی بکەن و سنوورێکیان بۆ دابنێن. شەقامەکان قۆرغ دەکەن و سەرپێکی گەورە ئەنجام دەدەن دەبنە مەترسی و هەڕەشە. لەو مەترسیانە زۆر جار جیا لە دەوروبەریان خۆشیان دەبران قوربانی و سەرکێشی ئەنجامی دەدەن. ئەو دیاردێش لەلایەن بەشێک لە شۆفێران بۆتە هۆکار و پاڵنەڕێک بۆی سەرپێچی ئەنجام دەن کە زۆر جارە و سەرپێچیانە کارەسات و ڕووداوی گەورەی هاتوچۆی لێ دروست دەبێت.
سەرەتاش چیرۆکیەکێک لەو شۆفێرە سەرپێچی کارانە دەژێڕینەوە. ئەو شۆفێرە باڕەزووی خۆی بەشدار دەبێت و قسە دەکات. هەرچەند ویستی ئەو بوو کە بناسرێت و نیشان بدرێت تا هەمووان پند لە هەڵەکەی وەربگرن، بەڵام بەپێی یاسای بەرنامەی ترافیک شێوەی ئەو شۆفێرە دادەپۆشین. سیارەکەم زۆر 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 بە قەوەت بوو، یعنی قەوەتەکەی لە ڕادە بە دەربوو و دەنگەکی زۆر زۆر گەورەشی هەبوو، یعنی بیلادی دەنگەکی گەورەی هەبوو. هەستام چم کرد ئەو سیارەیەم بەرمەجە کرد، هێشتا دەنگم لێ گەورە کرد. یعنی ئەو سیارەیە ینی بڵێم چۆن دڵی گەنجانی پێ خۆش دەکرد بە زۆر یعنی پیر و یعنی ئافرەت و پیا و یعنی زۆر بۆ دەنگە یعنی هەرەز دەبوون. ئەوەی ترافیک بەدەدا چۆنی بۆ دەکات خوێکی خراپی ئەو دیاردەیە کە لە دەنگی بەرزی بێزارکەر و خێرایی ئۆتۆمبیلانەیە کە بە شەو ڕۆژ لە شەقامەکان نمایشی مەترسیدار ئەنجام دەدەن و سەرپێچی دەکەن. ئەو سەرپێچیانش کە ئەنجامی دەدەن ڕۆیشتنە باڕاستەی پێچەوانە و گرتنی شەقام و تیژڕەوی و لێدان لە کامێرەکانی چاودێری هاتوچۆ زیگزاک و نەوەستان لە چرای سوور. ڕقەمم لێ دەکردەوە، ڕقەمی سیارەکانم دایمە لێ دەکردویان، ڕقەمەکەم دەگۆڕیان، ڕقەمەکانم لێ دەکردەوە، دەهاتمە شەقامی 120 زگزاک و شتم لێ دەدا. یعنی ئەوم دەزانی ئەو شەقامە بەڕاستی ئەوم دەزانین بەتەنێ ئەمە لەو شەقامەی دەڕۆم. وەرە کامیرەم دەدا هەردەستان یعنی بێزگە لە کامیرەدانێ دووبارەم دەکردەوە سناپم دەکرد. یعنی زۆر یعنی سەریع ڕۆیشتێن، ڕقەم لێکردنەوەەوە جامڕەش یعنی زۆربەی جارەکان یعنی نەک ئەو دوو جامەی تەنیشت و ئەو چوار جامە هەتاکە بڵێن جامەکەی پێشەوەشم 100 ڕەش دەکرد. یعنی سەرپێچیم زۆر هەبووە، هەتاکو ڕۆژێکی سیارەکەم بێ ڕقەم بوو و جامەکانیشی ڕەش بوو لە بازگەی سەر ڕێگای پیرمام لە سەیتەڕا مرورێک منی وەستاند، وتی بێ زەحمەت ئینجازەکەتم دەرێ، ئینجازەکەمدایە، وتی کوا ڕقەمی ئەوە یعنی عەفو کوا سەنەوی مەنەفێسی و سیارەوتم پێم نییە، وتی کوا ڕقەمەکەی وتم پێم نییە، بەڵێ ڕقەمی تەزویر بوو، یەک دانم بەستا بوو کە ئینجازەکان گرتم وەسلێکیان بۆ کردم. لەو وەسلێ نووسرا بوو ساڵیانەی هەڵنەگرتووە و دەستکاری تابلۆشی کردووە وە جامەکانی ڕەش کردووە و دەنجی سیارەکەی گەورەیە. یعنی ئەوەی مخالەفە هەیە من لەو سیارە ئەم سیارەکەم بەخۆی تاک بوو، بەخۆی بەقەوت بوو، بەخۆی دەنجی گەورە بوو. هێشتا لەسەر ئەو مۆزوعانە دەستکاریشم کرد کە حەدس کرا درامە دادگا، چەند جەلسەی دادگام کرد، 1 ملیۆن و نیوش غەرامە. یعنی بەڕاستی غەرامەکەیان زۆرە و ئەمش سەرپێچیم زۆر لەوان زیاترە، لەبەرەوەی بڵێن ئەگەر ئەمە سەرپێچیمان نەبی قەت باوەڕ ناکەم برایانی یعنی ئاسایش برایانی مرور غەڵەتێکمان بەرامبەر بکەن یان بێت و غەرامەمان بکەن. یەکێک لەو دیاردانی کە خەڵک هاواری بێزاری و دەنگی ناڕازایی ئاڕاستی ترافیک کردو بریتە لە دەنگی بەرز و داگرتنی بەنزین بۆ ئەوەی بە دەنگە بەرزەکەی حەزەکانیان بەتاڵ بکەن و سەرنجی خەڵک بۆ خۆیان ڕابکێشن.
ئەو کەسانی کە ئەو کارە دەکەن بەشێکن لە شۆفێرە گەنجەکان کە داوا دەکرێن سزا بدرێن و لەلایەن خێزانەکانیان ڕێگریان لێ بکرێت لە بەکارهێنانی ئەو جۆرە ئۆتۆمبیلانە کە زۆربەیان دەستکاری ساڵسان. دوای ئەوەی خەڵک دەنگی ناڕەزاییان بۆ بەڕامی ترافیک بەرز کردەوە، ترافیک بەدەداچوونی بۆ گرفتەی هاتوچۆ کرد. ئیدی پۆلیسی هاتوچۆ دەست دەکات بە چاودێری شەقامەکان. وەرە بەو شەوەی خەوی لە خۆت ئارام کە بچی فسفۆری لە بۆ کاک بەخاک ئەی بشینە دادەنیشیش. ئەو شەقامانەی کە زۆرترین نمایش و پێشبڕکێ و تیژڕەویان تێدا ئەنجام دەدرێت، پۆلیس هەڵمەتی بۆ دەکات. چەند کاتژمێر چاودێری ئەو ڕێگەیانە دەکرێت. لەو چاودێریانە دەیانەوێتەوە ئۆتۆمبیلانە سزا بدەن کە پێچەوانە و لە دەرەوەی یاسای هاتوچۆ لێ خوڕین ئەنجام دەدەن. هێدی دەچینە بەشی ڕۆژاوای شاری هەولێر و شەقامی 100 مەتری و گەڕەکەکانی وەزیران و دەوروبەری ئەو شار و گەڕەکە مۆدێرانەی کە وەک شانەی زەردەواڵە لێوەی دێنە دەرێ و ئیدی ئەوەی حەزی پێ بکەن ئەنجامی دەدەن. مەسەلەکانی ئەو گەڕەکە لەلای 30 مەتری لەوەی یاخر بەقاش پەیوەندی بە 188 پۆلیسی هاتوچۆ دەکرێت سەبارەت بەبوونی ئەو جۆرە ئۆتۆمبیلانە. پۆلیسەکان دابەش دەبن بەسەر ناوچەکە. لە کۆتایی هەر شەقامێک خاڵێکی چاودێری و پشکنین دادەنێن. مادەدارکرێنەوە مدارەی بەختیاری دوای دیارەتەن ئۆتۆمۆبیلە کە خەڵکی ئاز دەکەن نزیکی لەو شوێنە هەڵمات ئیزراعاتی لێگە بکەن ئەگەر مەبەستەوە ئۆتۆمبیلێک کە ڕۆژ سادە ئیزراعاتی لێگە بکەن. ئیدی دوای چەند کاتژمێر لە درەنگانی شەودا دەردەکەون و دەکەونە تۆڕی پۆلیسی هاتوچۆ. لە هەموو لایەک دەورە دەدرێن. لێ کۆڵینەوە دەکرێت و سزا دەدرێن لە کاتی هەبوونی سەرپێچی. چەندین ئۆتۆمبیلی لەو شێوەیە دەستیان بەسەردا دەگیرێت. جيرة وصلت بها؟ لو خلقي بيزار ده كان ليرة؟ ايش وينك لما يرى النبي؟ باشي برزم زحمي زاو سنويتن دي قديم والله تكاد بلا برز كاشمير سندك هاك يازده وشي 5 دقيقة ونيا خودنا ابتي وماري ها؟ يبو خليك يزعلي وخلك شمون نشتويا زاني ما تلفون مان لو كرايا انا ما شوي لو دي هنا ونيا تلفون مان لك كسن اوتومبيلك هستاينه با دنجي برزو با شويش لا ساري اوتومبيل اللي يدخلون هنا وقراك كان خليك يزعل زكا كاك يوسف وصل شو بدني مولتينيا مولتا كيلانيا بو شبكه زايدا دنجي اوتومبيلي بس وات الدسكاري جزوسكاني اوتومبيلي كردو قصدك وكاره شغلته ده كان أشكاك ما دام لقوي لو فينا لو شيء ما غلطه نقلويني
سلوکی ناویشەکە غەڵەتە ساڵنامەی لا نییە نالای خەڵکی سەعازمەکە بۆ شەوەی کاکە ئاگدار کراینەوە کە بێ زەحمەت دەنجی ئۆتۆمبیلەکەی حەز دەکەم جێم لێبی ئەو سیارە کاکە شوفێرەکە ناو سیارێ دانیشتێ و شەقامیشی گرتێ ئیزراعاتی لێگە بکەن باڵا دە سیارەکەی ئێستا لە وەرزی زستانین مەودای بینین زۆر کەمە مەودای بینین زۆر کەمەوە بەهۆی ئەو تەموو مژەیەکە لە بەهۆی ئەو بەفروبارێنەکەەوە دەبارەت لە شەواندا مەودای بینین کەمە و لە کاتی ڕووداوەکانی هاتوچۆدا شوفێر پێشخۆی بەتەواتی نابێت و شوفێریش بە هیچ شێوەیەکی جیاوازی ناکات لە نێوان ئۆتۆمبیل لێخوڕین لە شەوان چۆن ئۆتۆمبیل لێ دەخوڕین و لە ڕۆژ چۆن ئۆتۆمبیل لێ دەخوڕین کارەسات لەوەیە کە شوفێرەکان بەشەو پێشبڕچێ دەکەن لە نێوان لەگەڵ یەکتری و ئەم پێشبڕچێکردنە تۆ چ براوە بیت چ دۆڕاوی تۆ هەر دۆڕاوی چونکە لە کاتی چونکە تووشی ڕووداوی هات چۆ دەبیت و کاش بە تایبەتی لە نێو گەڕەکاندا دەبێت شوفێر زۆر بە وریاییەوە زۆر بە زوانی مامەڵە لەگەڵ شەقامەکان بکە بە تایبەتی لە کاتەکانی بۆشای چ کاتە ئەو کاتانێکەوە خەڵک کەم لە دەرەوەیە و لەوانەیە خەڵکێکی شەبێ پیادە و شەقام بەکاربێنی بە پیادەوە لەم بەر بسێتە ئەم بەر بۆیە زۆربەی جار لە شەواندا ڕووداوی شێلان ڕوودەدا لە نێوان ئۆتۆمبیل و هاوڵاتیدا لێرە ڕووداوەکانش هەموو ڕووداوی دڵتەزێنن بەڕاستی ناخەژێنن زۆر بەداخەوە مەپی ئاماری هاتوچۆی هەولێر تەنها لە ماوەی 2 مانگی ساڵی 2020 زیاتر لە 1000 ئۆتۆمبیل باهۆی و سەرپێچیانە دەستیان بەسەرداگیراوە زۆربەی و شوێنانەی کە و پێشبڕکی و سەرپێچیانەی تێدا ئەنجام دەدەن شەقامی سەرەکین و ڕۆیشتن ئاساییە بەڵام زۆر جار لە شەوان شەقامەکان پەک دەخەن زۆر جاریش لە ترسی پۆلیس و ئاسایش ڕادەکەن بە خێراییەک کە باوەڕ ناکرێت. سەبارەت بەو دیاردە و سزاکان دەچینە هاتوچۆی هەولێر لێرە بەرپرسی بەشی یاسایی دەبینین ئەو دیاردانە لە سەرجەم شارەکانی هەرێمی کوردستان دەکرێت زۆر جاریش لە ڕێگەی بەرنامەی داڕێژاو لە شاری سلێمانی و دهۆک و کەرکووک دێن و لە شەقامی خێرایی 120 مەتری هەولێر کۆ دەبنەوە و نمایش دەکەن. پێناسەیەمە بۆ ئۆتۆمبیلەکە نییە پێناسەیەمە زیاتر بۆ شۆڤێرەکەی لەبەری ئەوە شۆڤێرەکەیە بەکاری سەرچڵی و سەرخەری هەڵەسێت ئەو ئۆتۆمبیلە کە دروست کراوە بۆ خزمەت وەکو خزمەتگوزاریەک پێشکەش بە مرۆڤایەتی کراوە بەداخەوە هەندێک خەڵک لە ئەنجامی ئەو گۆڕانکاری کە لە هەرێمی کوردستان هاتە ئاراوە لە دوای 2003 باری بژێوی خەڵک باش بوو هەندێک کەسیش هەر لە هەڵگەڕانێکی ئەندازە بوو گەیشتە ئەوەی کە خەڵک ئیمکانیاتی باش بێ ئەو ئۆتۆمبیلانە ڕوو لە هەرێمی کوردستان بکە جاران بوو بە نوکتە باسییانە کردکار لە وڵاتی کوێیت هەموو ماڵێک 2 ئۆتۆمبیل و 3 ئۆتۆمبیلی هەیە بەداخەوە ئێستاوە کۆی بیننەوەی لە شەقامەکانێ ژمارەی لێرە زۆر زیاترە پێناسە ئێمە بۆ ئەو کەسانە تەنیا ئەوانێن پێڵین ئەڵین لە یاسا لایەناوە ئەوانە سەرپێچیەکەن ئەبنە کڕیاری مەرگ بۆ خۆیان و بۆ بەرامبەرەکەیان داوایان لەکەین پابند بە یاساوە ئەو شێوازی کارکردنەکەی بینین لە شوێنەکان باش چاودێریمان کردوون زۆربەی ژمارەکانیانمان دۆزیوەتەوە لێرە وەکو بەشی یاسایی ئەو کاتانی کە دێن سیارەکانیان یا ئۆتۆمبیلەکانیان ئەفرۆشنە کەسێکی تریانوێ ساڵیانەکەیان نوێ بکەنەوە لە ڕێگەی یاسایەوە ڕێکاری یاساییان بەرامبەر وەرەگرێت.
ڕێگەی بەشی ڕاگەاندنی بەڕێوەبەرایەتی هاتوچۆی هەولێرەوە زۆر هاوڵاتی هەیە هەز بە پلەی بەرپرسیارەتیە کا بەرامبەر بە خەڵکو و بەخۆی و بەو کەسانەش تۆ کاتێک کە سزای ئەو کەسانە دی یا ڕێکار یاسایان بەرامبەر وەرەگری خستنەوە سەر ڕێگەی ئەوانە هاوکاریکردنیانە بۆ ئەوی ڕێگەی لێ چونکە هەموو جارێک وتومانە هەڵی یەکەم و کۆتایی یەک هەڵەیە لە شۆڤێریە یا ئەوە تا سەر دەڕواایە ئەوە تا ماڵە دەڕواایە ئابیتە مەترسی بۆ بەرامبەرەکەت بۆ یەکە ئێمە کاتێک ڕێکار بەرامبەر ئەوانە وەرەگرین هەموو کاتێوە ئازانین ئەوانن یەکێکن لە کەسە نزیکانی ئێمە چکە من تا ئێستا کە قسە لەگەڵ جەناب دەکەم لە بەرگێکی فەرمیام وەک پۆلیسی هاتوچۆ قسەت بۆکەم بەڵام لە دوای کاتژمێر سێوە منیشە بمە هاوڵاتیەکی تر خۆ ئەو نازانێ من چۆن با من پابند بم بە یاساوە لە جادەوبانەکانە ڕۆم خۆتان لاتانە نمونەی زۆر باشتان لێ باشترین شت کە کراوەتەوە لە ئێستاە تونێلەکەی ژێر پیرمامە بەداخەوە من بەر لە چەند ڕۆژێک بینیومە کە چۆن ئەوان لە ژێر تونێلەکەیە چیەکەن و دەنگ بەرەدەنەوە و ساڵنسای ئۆتۆمبیلەکانیان دەستکاری کردووە دڵنیابن لە داهاتووە هەموو ئەوانە ئەگەر لەلایەن بەڕێوەبەرایەتی هاتوچۆی هەولێرە و لەلایەن یاساشەوە ڕێکاریان بەرامبەر وەرنەگیرێ خۆیان وەکو خۆیان تووشی کارەساتێکە بن کە ئەوە دڵنیا بە قەرەبووکردنەوەی نییە واتە بژاردەیەکی کەیان نییە ئەوانە. تەواوی نمایش و کۆبنەوانە ترافیک لاڵقەی شەمەی داهاتوو نیشان دەدات. لە کۆتایی ترافیک هەموو هەوڵی بنیاندانی کۆمەلگایکی هۆشیارە لە بواری هاتوچۆ و دروستکردنی تاکێکی ڕۆشنبیر و شۆفێرێکی لێهاتوو کارامە و مرۆڤێکی پابند بە ڕێنماوی یاساکانی هاتوچۆ تا هەمووان پارێزراو بن و تا چیتر شەقامەکان نەبنە گۆڕەپانی جەنگ و کوشتن و مردن بەهۆی ڕووداوی هاتوچۆ و گۆڕستانەکانی چیتر پڕ نەبن لە قوربانیانی ڕووداوی هاتوچۆ.